لە ئێستادا و لە نێو هەرێمی کوردستان باس و خواسی ڕێفراندۆم گەرمگوڕا هەریەک بۆچوونێکی هەیە لەسەر میکانیزمی جێبەجێکردنی ڕێفراندۆم. تاکی کورد ڕێفراندۆم بۆ سربەخۆیی بە ئاواتی لە مێژنەی دادەنێ کە ڕووبارێک خوێنی لە پێناودا ڕشتووە. بۆیە ڕێفراندۆم بۆ سربەخۆیی بە گرنگی دەزانێ بە مەرجێک زەمینە لەبار بێت و پشتیوانی نێودەوڵەتی لەگەڵدا بێ. پێمان وایە کە 95 کورد بەبێ جیاوازی لەگەڵ سەربەخۆیی وڵات هەیە ئایا بە ڕاپرسی بکە یاخودی ڕاپرسینەکەی من پێم وایە لەم دۆخەیە لەو کاتێککە تاوقیت کراوە بە ڕاپرسی کێشە ناوخۆیەکان یەکلا نەکردنەوە تاوقیتێکی باش نییە کاتێکی باش نییە. پرۆژەی ڕێفراندۆم پرۆژەیەکی نەتەوەییە نیشتمانیە و هەموو گەلی کورد بە تاسەوە چاوەڕێ ئەم پرۆژەیەکە و ئەم پرۆژەیە پێویستی بە یاسا و دەستور هەیە و ئێمەش بێبەش نەبین لەو پرسە گرنگە لەو پرسە نەتەوەیی و لەو پرسە نیشتمانیە کە ڕێفراندۆمە و خەڵکی ئەم ناوچانەش حەقی خۆیەتی دەنگ بۆ سەربەخۆی وڵاتەکەیان بدەن. ئەندامێکی فراکسیۆنی سەوزی پەرلەمانی کوردستان هەڵوێستی حیزبەکەی بەرامبەر بە ڕێفراندۆم دووپات دەکاتەوە لەوەی دەبێت ناوچە دابڕێنراوەکان لە چوارچێوەی ئەو پرسە بێت و بە چاودێری پەرلەمان بەڕێوە بچێت. ئامادەسازیەکی نیشتیمانی و یەکڕێزی نیشتیمانی لە ناوخۆدا بۆ دروستکرێ چونکە مەسەلەی دەوڵەتی کوردستان بوونە ئەندامە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتان واتە تۆ کاتێک خۆت ئامادەکەی بیتە ئەندامی خێزانێکی گەورە لە کۆمەلگای نێودەوڵەتیدا ئەبێ بە پێی یاسای نێودەوڵەتی بە پێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان بە ڕەزامەندی نەتەوەیە گرتوەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەنگاوەکان بنێ بۆ ئەوە ئێمە پێویستمان بەوەیە کە لە چوارچێوەی دامەزراوە شەرعیەکان کە پەرلەمانی کوردستانە بڕیار لەسەر ئەم پرسە بدرێ و ئەمە نابێ بکرێتە پرسێکی کەسی و حزبی چونکە هەموو تایدا بەشدار بووە هەمووشی بەرپرسیارەتی تێدایە لەو ڕۆوە ئێمە لەگەڵ ئەوەی ڕێفراندۆم بکرێت بە کردار بۆ سەربەخۆیی لە سایی پەرلەمانی کوردستان و هەنگاوی جددی ئەوەیە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە تایبەتی خانەقین و شنگال و مەندەلی و کەرکووک و دووز و جێگاکانی تر بە فعلی بەشداری بکەن چونکە ئەمە بەشێکە لە پرۆسەی گەڕانەوەی ئەو ناوچانەش بۆ سەر هەرێمی کوردستان. لە مێژەوە گەلی کورد خەباتی کردووە بۆ بەدەستهێنانی مافی چارەنووسی خۆی لە ئێستادا وەک چاودێران ئاماژەی بۆ دەکەن. کورد لە بەردەم ئەزموونێکی گەورەیە دەبێت پێش ئەوەی هەنگاو بنێت بۆ چوونە نێو ئەزموونەکەی نێوماڵی خۆی ڕێخست بێ و کۆدەنگی سەرجەم لایەنەکانی بۆ بەشداریکردن لەو ئەزموونە بەدەستەوە بێ پاشان هەنگاوە چارەنووسازەکەی خۆی بنێ. بێستون سەلام. کورد سات نیوز خانقین.